بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی ئازیز و خۆشەویست. ئەمڕۆژ زۆر خۆشحاڵم لەگەڵ ئێوەی ئازیز و بەڕێز بێک دەگەینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەی باس و خواست. باس و خواستی ئەم جارەمان قسە دەکەین لەسەر گرفتەکانی بەردەم خەڵک و لەسەر ئەو ناومێدیانەی ڕووی لە خەڵک کردووە و چۆن توانین لەگەڵ بوونی کۆمەڵێک گرفت کۆمەڵێک کێشە لە وڵاتی ئێمەدا جارێکی دیکە چۆن ئومێد دەبێ هەبێت. ناکرێ ژیان بێ ئاسۆ بێ، جارێکی دیکە دەبێ ئاسۆیەک هەبێ یان ئاسۆیەک دروستکەین بۆ ئەوەی دەرچەیەک بێ بۆ دەربازبوونمان لە گرفتەکان. دەشێ گرفتەکانی ئەمڕۆی کۆمەلگای کوردی گرفتی یان کێشەی سروشتین یان سەپێنراون بەسەریدا و کۆمەڵی بابەتی تر تاوتوێ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر مەهدی قادر مامۆستای پەیمانگای زانستە ئیسلامیەکان. کاک دکتۆر زۆر بەخێر بێت. خۆشحاڵم ئەم جارش لەگەڵ بەڕێستان. دکتۆر ژیان دەمانەوێت لەسەر گرفتەکانی بەردەم خەڵق قسە بکەین و دەمانەوێت ڕوانگەیەکی ئومێدبەخشیش دائیمەن بە نەتیجەی یان لە کۆتایی گرفتەکانە ببەخشین، چونکە ئەگەر ژیان ئومێدیتیانەمە بێ ئومێدی باڵی کێشا بەسەر ئینساندا ئەوە دەشێ بڵین تاک اینجار کۆمەلگا بەرەو پوکانەوە دەچێت. سەرەتا دەمەوێت باسی گرفت بکەین، چۆن پێناسی گرفت بکەین، دەمانوێت بزانین گرفت چییە، ئەوەی ئێستا ئێمە تێیدا دەژین چ جۆرە گرفتێکە. بەڵێ بەناوی خۆی گەورە سڵاو بۆ بینەرانی پێیام سپاس بەم دەرفەتە مامۆستا بەختیار وبێ دەکەین بەسەر گرفتەکانە زاڵ بین. گرفت بۆ کەسێکی نەخۆش ئەوەیە کە ناتوانێ هەڵبستێ، ناتوانێ ئەرکەکانی جێبەجێ بکە. بۆ کەسێک کە بۆ خوێنکارێک گرفتەکەی ئەوەیە کە لەوانەیە نەتوانێت وەکو پێویست لەوانەکەیدا سعی بکات و بپەڕێتەوە. گرفت بۆ باوکێک ئەوەیە کە نەتوانێت بژێوی ژیانی مناڵەکانی دابین بکە. گرفت بۆ کەسێکی ڕۆژنامەوان ئەوەیە کە لەوانەیە زانیاری دەست نەکەوێ. گرفت بۆ سیاست مەدارێک ئەوەیە کە لە هیچ هاوکێشێکی سیاسی ئەم وڵاتە تێناگات و نازانێ ئەگا بکوێ. کەواتە گرفتەکان جۆرا و جۆرن. گرفتەکان لەسەر ئاستی تاک جیاوازن بەپێی کەسەکان و بەپێی شوێنەکان، هەروەها گرفتەکان بەپێی مووقعی کۆمەڵایەتی کەسەکانیش دەکرێت جیاوازن. ئەوەی کە لای من گرفتە جاری وایە لای خەڵکێکی تر ڕەحمەتە. خەڵکەیە گرفتی پارە زۆری هەیە نازانێت چۆنی سیسماری بکە، خەڵکیش هەیە بە پێچوانە گرفتی ئەوەی هەیە کە پارێکی دەست ناکەوێت قوتی جژنی پێ بکڕێ. ئەمە هەردووکی گرفتە. ئەمە قسێکی جوانیە، هەمیشە دەڵێ هەندێک کەس لە تەواوی تەمەنیان ڕادەکا بە دوای ژیانە بۆ جارێکیش دەستی بەری ناکەوێت، بەڵام هەندێک کەس بۆشی دەچێتە ژوورەوە شەقیشی تێڵدا ناڕاتە دەرەوە. ئەمەش دەشێت ژیان خۆی هە دنیاش وایە، ئەڵێ دنیا وەکو سێبەر وایە گەر ڕاکێ بە دوایاویش هەرگیز نایگەیتێ. کەواتە مامۆستا بەختیار گرفتەکان بەڕاستی لەسەر ئاستی تاک جیاوازە، بەڵام بە کۆی گشتی لە هەرێمی کوردستانە ئێمە کۆمەڵک گرفتمان هەیە. گرفتی گەورەترین گرفت، گەورەترین کێشە، گەورەترین ئاریشە لە بەردەمانە گرفتی سیاسیمانەیە. بەڕاستی زۆر باشە کاک دکتۆر، دەکەواتە دەکرێت ئێمە بڵین گرفت خۆی لە خۆیدا شتێکی سروشتیە لە ژیاندا، ناکرێت ژیان بەبێ گرفت بەردەوام بێ. بێگومان گرفت کێشە مشکیلە بەشێکە لە ژیانی ئینسان کاتێکە لەدایکە بێ بە کێشەوە لەدایکە بێ. ئەوەمان لەبیر نەچێ هەموو کێشەیەک هەموو گرفتێکیش چارەسەری هەیە. وەکو خوای گەورە چۆن بۆ هەموو نەخۆشیەک لكل داء جعل له دواء و بە هەمان شێوە بۆ هەموو مشکلەیەکیش حلێک دانراوە، بۆ هەموو مشکلەیە حلێ. خوای گەورەش لەبارەی هەموو مشکلە هەمووی عوسرە، إن مع العسر يسرا. وخوای گەورە فەرمێ لەگەڵ نافەرمێت لە دوایە. ئەمە زۆر جارەڵێن بە دوای ناڕەحەتیە ڕەحەتی و کرانەوەیەت، بەڵام ناخوای گەورە فەرمێ مع العسر يسرا. لەگەڵ هەموو ناڕەحەتیەکە لەگەڵ هەموو گرفتێکە چارەسەرێکەیە بێگومان، بەڵام پێویستی بەکاتە. گرفت نابێ دانیشیت بتخوا، ئەبێ بەڵکو تۆ چی بکەیت دەستکەی بە چارەسەرکردنی گرفتەکە. وەکو کوردەواری ئەڵێ ئەگەر خوا درگایەک داخا درگایەکە کاتەوە. جا ئیبراهیم فەقێ ڕەحمەتی خوای لێبێ کە هیچێکە لە زانا گەورەکانی بواری گەشە پێدانی مرۆیی ئەڵێ ئینسانی ئینسانی دەسەوسان، ئینسانێک کە ئیتر ناوێت گرفتەکانی چارەسەرکە، ئیتر هەر ڕووی لەو دەرگایە ئەڵێ هەو دەرگایە داخرا بوو،
ئەو درگایە بەخوا داخرا ئەو بۆ داخرا بی سەیری ئەم لا ناکە درگایە کراوەتەوە ئەبێ لێ بڕاتە دەرەوە ئەبێ کێشەکانی لێوە چارەسەرکە جا ئەمەیە یعنی ئێمە دەکرێت ئەوەی کە گرفتە مامۆستا بەختیار ئەوەی کە گرفتە لە هەمان کاتە خۆشی چارەسەر بێ یا بەڵکو تۆ فەرمووت دەفعەیەک بێ قووەتێک بێ بۆ چارەسەر ئەکرێ ئێمە بەم شێوەیە کێشەکانمان جاریش کە ئیستیغلال بکەینەوە بۆچی بۆ ئەوەی کە بیکەین بە ئیسیسماری بکەین. زۆر باشە کاک دکتۆر کەسێکی فەقیر با بڵین لە ڕووی داراییەوە لە ڕووی اقتصادەوە یان خێزانێکی بچووک بەو مانایی شەرنیە لە ڕووی ئەندامانی خێزانەوە بچووک بێ لە ڕووی قودرەتمەندیەوە بۆی کە ناتوانێت بەژیان ڕابگا بچووک بێ دەشێ کێشەکانی ئەو جیاواز بێ لەگەڵ کێشەی خێزانێکی ترکە قودرەتمەندی ئابوورین لە ڕووی ئابوووریەوە بەهێزن لە ڕووی ڕاڵی کۆمەڵایەتیەوە کێشەکانیان لە ڕووی ڕاڵی کۆمەڵایەتی و پەیوەندەکانن ئەڵەسترن دەشێت کێشەی نێوان ئەمانە جیاوازیە بێ کێشەی خێزانە بچووکەکە کێشەکانی بچکۆلن بەڵام کێشەی کەسێکی دەوڵەمەند کەسێکی پارەدار کەسێکی ئەوەی کە ڕایەڵەکانی زۆرن کێشەکانی زۆرتر و کاریگەرتن لەسەری دەمەوێ پرسیارەکە لەسەر ئەوە بکەم ئەگەر ئێمە لە حاڵێکدا کۆمەلگایەکیش بین لە ڕووی اقتصادیشەوە ینی تێر و پڕبین تێر و تەواو بین لە ڕووی گرفتی سیاسیشەوە گرفتمان نەبێ گرفتەکان لەو ڕوانن بەڵام دەشێ هەموو کۆمەلگایەک هەتا زۆر پێشکەوتوش بێ زۆر خۆشبەختیش بێ گرفتی هەر هەبێ بێگومان هیچ کۆمەلگایەک بێکێشە نیە من عەرزم کردی ئێستا جاری وهەیە تۆ کاتێک کە کۆمەلگەیەک لە هەژاری ئاژی گرفتی گەورەی و کۆمەلگای هەژاریەکەیە بەڵام دەکرێت و گرفتە لە ئەوروپا بە جۆرێکی تر بێ بۆ نمونە کەسێک گرفتی نەبوونی مناڵی هەیە بەڵام خێزانێکی تر مناڵی هەیە و گرفتی بوونی مناڵی هەیە یعنی ڕاستە نەبوونی مناڵ گرفتە بەڵام بوونی مناڵیش هەر گرفتاری کێشەیە بەڵێ کێشە ئەگەر لە خێزانێکی بچووکا بێ تەمەەن کێشاگە لە نێوان دوو کەسا بێ چارەسەرکردنی هەمیشە ئاسانترە ئەگەر دوو سەر لە منجەڵێکە باشترە کوڵێوەکو لە چوار ئەمە لە ڕووی سیاسیشەوە هەروایە لە ڕووی خێزانیشەوە وایە لە هاوڕێتیش هەروایە کاتێک کە کێشەکە دەبێت بۆ لای کەسێک یەک حەلتەیاتێ بەڵام کاتێک کە کێشەکە دەبێت بۆ لای 5 کەس ئەکرێ 5 حەلی جیاوازت بنێ نەشتوانی هیچ کامێکیان دەستی بەبەری بەکاری بێنی بەڵێ بێگومان کێشەکان بەپێی کۆمەڵگەکان ئەگۆڕێ بەپێی دابوونەریتەکانیش ئەگۆڕێ جاری وایە شتێک لای من کێشەیە لای تۆ کێشە نیە لەم کۆمەلگەی ئێمە کێشەیە لە کۆمەلگەیەکی ترا کێشە نییە بەڵام گرنگتر لە هەموو ئەمانە بەڵێ کێشە دەبێت و بووە بەڵام سەرکەوتن بەسەر کێشەکەیە حەلی عەقڵانەوێ ڕاوێژکردنی ئەوێ تەحەمولی ئەوێ سەبری ئەوێ دەبێت ئینسان گەشبین بێ بە ئومێدەوە بێ دەستبەری بۆ شتەکان بزانی ئایا ئەم گرفتە هەمووی لە ناو بردووە هەموو شتێکە لە 100% شتەکانە یاخود نەخێر ئەمە نیوەی شتەکانی بردووە وەڵحاڵ یعنی کاتێک کە سەری گرفتێکەکەی وەکو پێم وابێ هەر ئستازی ئیبراهیم فەقێ دکتۆر ئیبراهیم فەقێڵێ ئینسان کاتێک ئینسانی ڕەشبین ئینسانێکە ئومێدی نییە ئینسانێک کە بڕۆی بە چارەسەری کێشەکان نییە کاتێک کە سەری ئەم پەرداخاکە ئینسانی ئەم پەرداخێسە نیوەی ئاوە باشە ئینسانی گەشبین ئەڵێ ئەم پەرداخە تا نیوەی تایە بەس ئینسانی ڕەشبین ئەڵێ چی بەخوا نیوەی بەتاڵە نیوەی پەتاڵە بەڵام ئەوی تریان کە گەشبینە ئەڵێن نیوەی پڕە تا نیوەی تایە بەڵام دەشێ ئێستا ئێمە بڵێن ڕەشبینەکان بەدەست خۆمان ینی ئاستی ڕەشبینیەکەمان لە بینینی پەرداخەکەدا زیاترە ڕەشبینی و گەشببینی خۆمان دروستەکەی ماوەسە پەیوەست بە گرفتەکانەوە ماوەسم لەگەڵ خودی گرفتەکان کاک دکتۆر دەمێ هەر ژینگە بۆ تا ئەوستاس ژینگە تاسیری خۆی هەیە لەسەرمان بێگومان ژینگە تاسیری خۆی هەیە بێگومان تۆ ئەچیتە لای کەسێک ماوەسە بەختیار ئەڵێ قەڵایە ئەچیتە لای سیرکەی هیتەوەڵی وەڵی نالەخشێ نالەنگێ هیچ شتێکاری کێناڵێ وەڵا حتا سەحابەکانە فەرمونە کاتێک ئێمە مشکلەیەکمانە بوو ناڕەحەتێکمانە بوو ئەچوینە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام خەمەکەمان ئەڕەویەوە ئەزانی زۆر خۆشە کاتێک گرفتێک دەیەچی بۆ لای کەسێک هەستەکە یاڵی کاکە قەڵایە پاڵێ داوە بە قەڵایەکەوە کێشەکان سێکی نا زۆر بچووکن بەڵام وەرە بچۆ بە لای کەسێکی تر هەر ئەم کێشەی خۆتی بۆ باسکە تەواو نائومێد دەکا
بەڵێ ژینگە دەوری هەیە کەسەکان دەوریان هەیە خۆمان دەورمان هەیە گرنگ ئەوەی ئێمە لە کێشەکانە چارەسەر ببینی. زۆر باشە کاک دکتۆر لە ئەساسە لە ئەساس و بنچینی ژیانەکەواتە لە چوارچەوەی ئەم قسانەدا لە ڕنگدانەوەی ئەم قسانە دەشێ ئەو بڵین کە مرۆڤ هەر لە بنیاتە لە هەر کۆمەلگایەک و لە هەر خێزانێک و لە هەر جوگرافیایەکدا بژیت کەواتە دەشێت مرۆڤێکی گرفتارە تاقی کرێتەوە خۆی گەورە بۆ تاقیکردنەوە مامۆستا بەختیار خۆی گەورە فەرمێ ئەحەسیبە الناس ئەی یترکوا یقولوا آمنا وهم لا يفتنون یعنی تاقی ناکرێنەوە تووشی فتنە نابن تووشی گرفت نابن عەسڵەن ئینەما ئەموالکم و ئەولادکم فتنە تاقی کرد بەڵێ خواگەر شەو ڕۆژی بۆ دروست کردووە کە بزانین چێتان عملی ساڵح دەکەن بەڵێ چێتان هەر هەمووی ژیان بۆ تاقیکردنەوەی بۆ گرفتیشە یعنی جا کاتێک ئومێد پێویست ئەبێ مامۆستا بەختیار ئەبێ بە ضرورەت لەو کاتەیە کە کێشە هەیە ئێستا بۆ نمونە با بڵێن من و تۆ ژیانی تۆ ڕەفاهیەتە هەموو شتێکت هەیە پارەت هەیە سیارەت هەیە موچەی چاکت هەیە وەکو هەندێک تەبەقەیەکی خاص لەم وڵاتایە وایە ئیتر ئومێد ئەم کەسە پێویستی بە ئومێد نییە بەڕاستی یعنی ئەم کەسە کێشەی نییە ئیتر ئومێد هەربیر لە ئومێد ناکاتەوە دەشێت بەڵام دکتۆر ئومێدەکەی لە چوارچەوەی نەبوونی ینی گرفتی مادە بێەوە لەو ئینسان چاویشی بە مادە پڕ نابێتەوە ینی هەرێ زیاتێ بێت دەشێت لەو ڕۆوە ئومێدەکەی کەم بێت بەڵام ڕۆمادیەکەی وەڵام زامە بەستم یەک شتا ئەم قسەیە دەوزیەکەم بۆ یەک ئاراستە ئەمیش ئەوەیە ئەم کەسەی کە حاڵی وایە باشە بەم شێوەیە کە ئەم هەموو شتێکی هەیە گرفتەکانی لە ماڵ و سەروەت و سامانیان نیە بەڵام کەسێکی تر ئەم گرفتەکەی بەبارێکی ترایە بەڵێ زۆر باشە ئێستا دەکرێت بڵین وەکو خەڵکی کوردستان هەمومان بەڕاستی گرفتاری دۆخ و واقعیچین کە ینی هاتۆتە بەردەرگامان ینی دەکرێت بڵین خەریکە کۆمەلگا غەرق دەبێت لە گرفت و کێشەدا وەڵا ئێستا گرفتی بەداخەوە بۆ هەیەم بارودۆخە سیاسیەوە هەم سیاسی هەم ئاوەری گرفتی کۆمەڵایەتی زۆر دروست بووە هەژاری گەورەترین گرفتی ئەم وڵاتی ئێمەیە 2000 دەشێت نەخوێندەواری بە دوواداوێت بەڵێ ئێستا هەژاری پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ اللهم إني أعوذ بك من الكفر والفقر أعوذ بك من عذاب القبر خوایا پەنات پێگرم لە کافربوون و لە فەقیری برای یەکەن چکە ئینسان فەقیر ببێت خوا پەنا بدا لەوانەیە خەڵک بیکڕێ کافریش ببێت لەوانەیە دەست بۆ هەندێشت بەرە کە خۆشی حەزی بێنە بەڵێ ئیمامی عەلیە فەرمێ ئەگەر فەقیری پیاوێک بواە دەمکوشت ئێستا یەک گەورەترین گرفتی ئەم وڵاتی ئێمە هەژاریە واقع ئێستا هەموو کەس جاران خەڵک لە ڕووی ناهات بڵێ هەژارم ئێستا خەڵگێتە سەر تەلەڤیزۆن هەردوو گیرفانی دەرێنێڵە پارەم پێ نییە ئەڵێ خاوەن ماڵ من کرێچیم پارەم پێ نییە حکومەت پارەمان پێ نییە پارەمان پێ نییە نوقڵ بۆ جەژن بکڕین پارەمان پێ نییە شتێک بدەین بەدەستی مناڵەکانمانەوە یعنی ئەمە هەر هەژارەکانی نەگرتوێتەوە چۆ بۆ دەوڵەمەنەکەش یعنی خەڵکەیە وتێتی من کاکە پار ئەم کاتە 25-30 ملیۆنم یارمەتی خەڵک داوە ئێستا خۆم پێویستم بە ملیۆنێکە نیمە خۆم پێویستم پێێتی ئەمە گرفتە ئەمە کێشەیە بۆیە بەڕاستی ئەم کێشە ئابوووریە سەری کێشاوە بۆ کێشەی خێزانی هەندێک خێزان دەکرێت بڵین کێشەی ئابووری بە ئاسۆی بە هەموو لایەنەکان لە هەرکانەوە دەکشێت وەکو ئاگێر بەردەی لە پوش چۆتە هەموو ماڵێکەوە بەداخەوە و یەکێکە لەو شتانەی ناومێدی دروستەکە بەداخەوە فەقیری ناومێدی دروستەکە ئەگەر ئینسان زۆر ئازانە بێ زۆر تەوەکولی بەخوا نەبێت چونکە ئێمە ئەوەمان لەبیر بێ سەرچاوەکانی ئومێت لەوانەیە دوایی باسی بکەین بێگومان ئێمە پێویستیمان بۆیە هەمیشە بگەڕینەوە بۆ سەرچاوەکانی ئومێت کە یەکێک لە سەرچاوە سیاسەکان خوای گەورەیە ومن يتوكل على الله فهو حسبه بەڵێ خەڵک زۆر ناڕەحەتی بینیوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هاوڵان لە وڵاتی ئێمە لەمە ناڕەحەتترمان بینیوە ئەمەش تاقیکردنەوەیەکە بەڕاستی ئەم ناڕەحەتی کە ئێستا ئیمام سەبەختیار ئەبێت تێپەڕێنی بەس کاک دکتۆر پێدوانیە کە خەریب و کۆمەلگاکە ئێمە وای لێ دەهات ینی لەوەی کە جۆرێک لە فەڕاحی و جۆرێک لە کاسەی پڕ ئاشتی ماڵاوە ڕووی تێکرد بوو خەریب و خوامان لەبیرە چۆوە ینی خەریب و دەستی
ئەوەی کە ئەمانە هەموو لەلایەن خوایەوە خی گەورە بە تاقیکردنەوە بوون و نەبوون بەسەردا دەڕێژێ خەریک نەبووی ئەنی ئەمە بڵین بەڕاستی ینی بۆ غرا ببین ینی بێگومان یەکێک لە سونەتەکانی خی گەورە ئەوەیە هەر قەومێک تووشی نیعممەد بوون تووشی تەرەف بوون تووشی سەرۆت و سامانی زۆر بوون خی گەورە تاقییان نکاتەوە لیەبلوانی ئەشکر ئەم ئەکفر سوپاسی خی گەورەی لەسەرەکەم یاخود ئەڵێم وەکو قاڕون ئەڵم ئینەما ئوتیتوه على علم عندي ئەوە هەمووی خۆمە خەڵک وایەوت خەڵک بەداخەوە خەڵکیێمە زەمە ناڵێن ئێمە تەبری نانینەوە بەڵێ چونکە خی گەورە بە سیاسیەکانمان عقوبەمانەدا چونکە خۆشمان دەستمان هەیە لە دروستکردنی ئەم سیاسی گەندەڵانەیە خۆمانین کە لەسەر کورسیەکان دامانەوە خۆمانین کە دەنگمان پیاون خۆمان شەریکی ستەمەکانیانین ئەگە چاکەشیانێ بە شەریکی چاکەکانیانین بەداخەوە چاکەکانیان لە سەتایەکە بۆیە بەڵێ خی گەورە تاقیمانەکاتەوە وەکو بەڵام ئێمە بووین وەکو ئەسحاب الجەنەتی شێگە یەکیشیانەوت ئەوە نبینی من ماڵم لە تۆ زۆرترە و باخەکەم لە هی تۆ سەوزترە ولئن رددت إلى ربي لأجدن خيرا منها منقلبا ئەگەر بچمەوە بۆ ئەوێ هەر لەوێش حاڵم باشە بێ بەڵێ وابوو چەندێک لە وڵاتی ئێمە مامۆستا بەختیار چەندێک خەڵک هاواری کرد بۆ خاتری خوا کابرای سیارەی خۆڵەکان و ژینگە پارێزەکان هاواریانە کرد ئەم هەموو خواردنە لە سەتڵی خۆڵەکانایە ئەم هەموو خواردنە لە علاگەی خۆڵایە لە ڕاستیدا لەگەڵ ڕێزمان قسەی لاەنە شیاوی ئێرە نەبێ پشیلە و ئاژەڵەکان هەمویان قەڵەو بووبن بەو خواردنە زیادانی کە خەڵک فڕێدا ئەمە بێگومان کاتێک کە خەڵک سوپاسی نیعممەد ناکە بەپێی بۆکو پێویست تعامل لەگەڵ نیعممەتەکانە ناکە بێگومان خی گەورە ئیگرێتەوە بۆ ئەوەی ئەم خەڵکە بگەڕێتەوە بێگومان ئێمە زوڵممان لە خۆمان زۆر باشە کاک دکتۆر دەشێ زۆر جاران لە وڵاتێک برسێتی بڵاو دەبێتەوە زۆر جاران لە وڵاتێک ئەمانش هۆکارەکەی دەشێت سروشتی بێ بوومە لەرزەیەک بێ لافاوێکی زۆر گەورە بێ ئاگرێکی زۆر گەورە بێ دەکەوێتەوە بەڵام کاک دوکتۆر ئەگەر دەڵێن ڕووداوەکە سروشتی بێ مرۆڤەوەنە پێی تەنگەتا و ناڕەحەت و ینی باری قورس نابێ ئەوەی کە ڕووداوێک بێ من کێشە بۆ گرفت و ژیاری تۆ دروستکەم ئاسایە کە هەردووکمان بەسەر شەقامێک سایرەکانمان لێ دەخڕین تۆ بەڕێی خۆتاو من بەڕێ خۆما بەڵام ئەگەر من کێشە بۆ تۆ دروستکەم و سارەکەی خۆشت و منیش و عائیلەی تۆش و خۆشم زەرەربارکەم گرفتەکە ئەمەیە کێشەکە ئەوەیە ئەم گرفتانەی ئەم ڕۆی کوردستان گرفتی سروشتین یا گرفتی دروستکراون خۆی گرفتەکە ئەمەیە بەڵێ ئەمڕۆ ئەگە سیرکی ئەگەر هەمومان وەکو یەک بژین ژیانمان وەکو یەک وایە وەکو تۆڵی هەمومان بەسەر شەقامێکا ڕۆشتینایە مناڵەکانی هەمومان بێنان و ئاو بوونایە قوتابخانەی هەموو مناڵەکانماندا بخرایە کوڕکچەکانمان لە زانکۆ پارەیان پێ نەبووایی هەمومان ئەمە گرفتێک نەبوو بەڵام ئەمڕۆ لە 90 کۆمەڵگا لە 180 کۆمەڵگا ئێستا کە لە طبقەی مامناوەند و بۆ خوارەوەیە ئێستا خەریکە بەرەو چینی هەژاری شۆڕە بێتەوە سێری پێشمەرگاکەی هەژارە مامۆستا هەژارترە مامۆستای زانکۆ بە هەمان شێوە ئێستا ئەوانیش ئێمەش کە موچەکەمان لەی خەڵکی تر باشتر بوو هاوارمان لێ بەرز بۆتەوە کارەساتی گەورەیە بازار بە هەمان شێوە هاواریەتی لەم وڵاتە سێری یەک تەبەقە بکە یەک تەبەقە کە تەبەقەیەکی حاکمی فاسیدە بەداخەوە بەس ئەم تەبەقە حاکمە لە ڕەفاهیەتە ئەژی بۆ جەژن ئەمە موسە بەختیار جەژن لە وڵاتەکەی خۆشیان ناکە ئەچێ بۆ دورگەیەک ئەچێ بۆ شوێنێک یعنی هەفتەیەک پێش دژن مانگێ پێش دژن و تێل حیجزەکە طبقەیەک لە ئاسمان طبقەیەک لە زەوی بێگومان ئەمەیەکە ئەم ناعەدالەتەیە کە ناومێدی دروستەکە جاتە من خراپترین شت دروستکردنی ناومێدیە مامۆستا بەختیار چونکە ناومێدی تەقینەوەشی بەدوایە دێ ڕاپەڕینی بەدوایە دێ خەڵک ئێستا هەمووی باز لەواکە خەڵک باز لەواکات ینی ئەم پارەی من کاکە هی ئەم سەرۆت و سامانەی هەمومانە ئەم نەوتەی کەفرۆشەی هەمومانە ئەم وڵاتێ کاکە ماڵ هەیە خوێنی نەیابێ ماڵ هەیە شەهیدی نەبێ ڕۆژنامە نووسێکم بینی پۆستێکی کردبوو نووسیبووی چاکە بچم بۆ پاکستان لەوێ بەخۆی خەڵکی کەرکووکە بچم بۆ پاکستان لە نەوتەکەی خۆم بپرسمەوە سەیرە من لە کەرکووکم نەوتەکەی مە خەڵکی پاکستان سوودی لەبینی بەڵام من سوودی لە نبینیم لە شارەکەی ئێستا کوردستان ئەوای لاتوە بەداخەوە خۆی لە ئەسڵا سیاسەتمەدار و سیاسی وەکیلی خەڵکە
یعنی ئەبێ ئەوان ئێمە پارە ئەدەین بە ئەوان ئەم سەرۆت و سامانە خینە بەردەستیەوان بۆی ئیشمان بۆ بکەن بەڵام ئێستا بەداخەوە شتەکە پێچوانە بۆتەوە خەڵک بۆتە جۆرێک لە کۆیلە بە کۆیلە تەماشاکردنی خەڵک و خۆیان بەسەردەسە تەماشاکردن بەبێ ئەوەی بتوانن لە ماوەی 25 ساڵە یەک کێشەیە وڵاتە چارەسەرکەن هەموو کێشەکان گەورەترە بن یعنی ێزانی چیمان کردو لەگەڵ ڕێزمە کورد دەڵێت ڕەکەڵەکەی تە خەریکا ڕوخێ یعنی دەرکەوتووە بنکلۆر بۆ تۆزی ماوە ئەوەش خەڵک گرتوێتی زۆر باشە کاک دکتۆر ئێمە ینی ئەوە نیە هەر کێشە خودی خۆی کێشە هەبێ یعنی ئیدراکردنمان بە کێشە وەکو تاک ینی کە ئیدراکت بە کێشە کرد کە زانیت کێشەکە لە کوێدایە دەشێ بە دوای چارەسەر دابگەڕی ئێستا مە هەست دەکەین یعنی لە گرفت و کێشەداین ئەم هەستە لای ئەم ئیحساسە لای هاوڵاتی دروست بووە تازە زانی چۆنە ئێمە بەداخەوە هاوڵاتیانش بوونەتە دووبەرە ئەو هاوڵاتیانەی کە ئەمیش کەمنین بەداخەوە لەم وڵاتەیە ئەوەی کە خەڵکی کە پیان و تێ بندیوار ئەوەی کە بەرژەوەندی هەیە حەز ناکات وەزعەکە تێکچێ لە کاتێکا پێی وایە من دڵنیام ئەو ئەگەر ئەم وەزعە ئێمە حەز ناکەین وەزعەکە تێکچێ مە حەزەکەین چاک ببێ بەس ئاسۆیەکی ڕوون نابینین بۆیە دەبێت تۆ چی بکەیت دەبێت نەشتەرگەری بکەیت دەبێت چارەسەر بدەیت بەم نەخۆشە لوێکی سەرەتانی هەیە دەریێنی ئەبێ دەری بێنی نامانەوێت کەسەکە گیان لە دەست بە ئەمانەیە بیپارێزی نەمانێ چکە ئێمە وڵاتی خۆمان خۆشەوێ ئێمە ڕووباری خوێنمان بۆ وڵاتە داوە بۆ 1970,000 ئەنفالمان بیرچەوە بۆ هەڵەبجەمان بیرچەوە بۆ ئەم هەموو پێشمەرگانە کێسا لە بەرەکانی جەنگن لەم بەم جەژنە لە سەنگەرایە نەخۆی پارەی پێ نە مناڵەکانیشی پارەی پێ ئەمە کارەساتە چۆن ئارامە بێ چۆن ئارامە مناڵەکەی نوقڵی نەبێ بیخوا گۆشتی نەبێ ئەم جەژنە بینێتە سەر ئاگر دایچیان خزمەتی مناڵەکانی بکەنی ئەو سەرکردەیە و ئەو کەسە چۆن ئارامە بێ کە خۆی بە بەرپرسی ئەو کەسە بزانێ تخوامە مەسا بەختیار تۆ یعنی ئێمە زۆر جار بیستومانە من باوکم بەڕەحمەت بێ زۆر حەزی لە کەباب بوو ئەیوت لەگەڵ مردوی جەنابتە ئەیوت ئەچم بۆ بازار حەزم لە کەبابە بەس ئیتر کاستەکەم ئیتر لەوانەیە پارەم پێ نییە کەباب بەرمەوە بۆ ماڵەوە خۆشە نایخۆم یعنی ئەبێ سەرکردی ئەم وڵات ئەبێ وەکو باو گوابێ یعنی من تعجبەکەم پێشمەرگە نانی نەبێ پێشمەرگە شەید بووە بینیومانە لە فەیسبووکا بینیومانە 1000 دینار لەگەڵ 2500 دیناری لەگەڵ هەوێکەیە لە گیرفانیا بووە خوا کارەساتی وڵاتە نیە کەسێک بتپارێزێ ئەم هەموو ملیار دلارە پارێزێ ئەمە کێشەکانی بێ ئەمە گرفتەکانی بێ اینجا ناخۆشترین شت چیە کاک بەختیار دوو ڕۆژی تر نیە و دوو ڕۆژی تری ماوە سێ ڕۆژی تری ماوە جژن یەنە سەر تەلەڤیزۆن جژنتان پیرۆز بێ ئەخر بە چ ڕوویەکەوە عیب نییە ینی تۆ ئەمە ئەسڵەن من وتومە لای یەک دوو برادری وتومە گەورەترین جوێن بە خەڵک ئەوەیە کە تۆ قوتی ببڕی نانی نەی تێ مەعاشەکەی تەوزیع نەکەی دوای بڵێ جژنتی پیرۆز بێ عافێتە بێ بڵێ ینی تخوا تکایەکەم هەیە لە سیاسەکانی ئەم وڵاتە لە سەرۆکی حکومەت لە جێگرەکانی لەو وەزیرانی کە قوتی ئەم خەڵکیان بەدەستە لە جژنا داوای لێبوردن کەن جژنە پیرۆزە مەکەن بە جژنە پیرۆزە نەیسی بزازمان کەن نە قسەی ناخۆشمان پێ بڵێن چونکە بەڕاستی ئێمە لەوە تێر بووین لە شیعار و لە باق و جژنتان پیرۆز بێ هەموو ساڵێ بەخۆشی هەموو ساڵێ ئێمە ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار بەداخەوە خۆزگەم بە پێرار کاک دکتۆر گرفت هەندێک جار دەشێ بڵێن پێویستی نییە بۆ حیاتی ئینسان بۆ ژیانی ئینسان بۆی هەستی ئەوەی تێدا دروستکە ئومێدی تێدا دروستکە تەکانی تێدا دروستکە هەنگاوی بەگوڕتری تێدا دروستکە بۆ ئەوەی لەسەر پێی خۆی بۆستی و خۆی قوتارکە ئێمە مامۆستا بەختیار ئێمە بێگومان ناکرێ مەویز ببین چونکە لە دەستدانی ژیان بەڵە ولا تيأسوا من روح الله إنه لا يأس من روح الله إلا القوم الكافرون خوای گەورە فەرمێ نابێ مەویز ببین لە ئەخلاقی مسلمانان نییە ناومێد ببن ولا ئەخلاقی ئێمەش نییە وەکو مسلمان خەڵک ناومێدکەین حتا پێغەمبەر فەرمودەیەکی فەرمێ بەشیروا ولا تنفروا يعني ئەو مژدە بە خەڵک بدەن خەڵک ناومێد مەکەن ئێمە خەڵک ئەبێ ئومێدی هەبێ کاتێکە وەکو زانایەک ئەڵێ کاتێکە دیوارێک لا دیوارێک لە ماڵەکە دەڕوخێ ئیترەوە و ئەبزانە پەنجەرێکی ترێ بۆ کراوەتەوە لێەوە دنیا زیاترە بینی یعنی بەڵام ئەبێ چی بکە ئەبێ ڕێژی خەیت بەڵام ناکرێت تۆ کاک دکتۆر
ئەمەل و ئومێدت هەبێ هەستکەی ئاسو هەیە بەڵام دەستە پاچەوە دەبی و دەست ئەژنۆ دانیشی نابێ بجوڵی ئەبێ بێگومان ئەبێ بجوڵی یعنی دەشێ بڵین لە هەموو قۆناغێکدا دەرچەیەک هەیە بۆ ژیان ئینە مع العسر یسرا ڕێک بڵێ بێگومان چارەسەرمان هەیە بۆ کێشەکانمان بەڵام ئێمە ئێستا حالیان ئەگەر کێشەی خێزانیمان هەیە ئەوە دەبێت لە چوارچەوەی خێزانە چارەسەر بکرێ ئێمە کێشەکانمان لەسەرەوە هاتوۆتە خوارەوە یعنی کێشەکانمان لە دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی تەنفیزی و حکومڕانیمان هاتۆتە خوارەوە و خەڵکی گرتوۆتەوە کێشە ئەوەی ئەوان گوێی خۆیان گرتووە و چاویان و قانون نایانێت کێشەکان ببینن من نازانم ئەم هەموو هاواری خەڵک ناگات یعنی ئێمە ئێستا لە کەناڵێکی فەزایی ئەیڵێن بۆیە ئەیڵێن ئەڵێن تکایە ئومێد ببەخشنەوە جژن یعنی ئێمە هاتوینێتە سەرەوەی بەڕاستی من ئەمڕۆ ڕۆژی هەینی لە مزگەوتێک هەموو جارێ من ئاماژە بەمادەم ئەچم بۆ مزگەوتی جیاواز یعنی مامۆستا فەرمووی تکاتان لە یەکەم ئەم جەژنە قوربانی مەکەن لە بریە و چیلۆ گۆشتا ئەو پارەیە بدا بیکە بە خێرێکی تر بیکە بە نان بیکە بە برنج بیکە بە زەردەخەنە چونکە بەڕاستی وەزعی وڵاتەکەی ئێمە لەوانەیە گۆشتی پێویست نەبێت پێش گۆشتی پێویست بێت نانی پێویست چکە گۆشتی هەیە بەڵام نانی نییە بە گۆشتەکەەوە بیخوا کە یعنی ئێمە گەیشتونەتە ئەم حاڵەتە لە مزگەوتەکانەوە بەردەوام هاوارکەین کاکرێمە بۆ ئاوەدانکردنەوەی نەخۆشخانە هەربێ لە مزگەوتە هاوارکەین ئەبێ بۆ بەڕێوەبردنی قوتابخانە هەربێ هاوارکەین کە سوکاری قوتابی تکای یارمەتیمان بن خێرخوازان تکای یارمەتیمان بن ئەی کاکە حکوومەتیشی چییە؟ ئەکرێ ئەمە هەر بن لەسەر خێر و سەدەقە بژینی خێر و سەدەقەشتەوە یعنی من پارەم پێ نییە بچم لە دوکانێک لە مارکێتێک لە بازار شتەکە بکڕم ئەویش کەواتە داهاتی نییە دەوڵەمەنەکەش بازرگانەکەش نێتی کەواتە بەڕاستی ئێمە نابێ ناومێت ببین دەبێ بێگومان هەڵبستینەوە بەڵام ئیشی دەستە جەمعیمانەیە مامۆستا بەختیار کابێ لایەنە سیاسیەکان زانایانی ئاینی مامۆستایانی زانکۆ خەڵکە عاقڵەکان ئەم کێشەیە و عەرقەلەیە کە هەمانە چارەسەری بکەین چارەسەری نەکەین بەڕاستی خەڵک کە ناومێت بوو ئیتر چاوەڕوانی هەموو شتێکی لێک دەبێ بڵێم کاتێ کێشە و گرفتەکان شۆڕ دەبنەوە بۆ نێوان بۆ ناو تاک بە تاچی خێزانەکان بە ورد و درشتەوە لە ئەنجامی ئەوە تەبعاً شیرازەی ژیان تێکەدا کە شیرازەی ژیانی خێزانەکان تێکچوو کاک دکتۆر جارێکی تر لەوێەوە بەرز نابێتەوە وەکو کاردانەوە ینی بۆ ملی دەسەڵاتدارەکان بگرێ ینی گۆڕانکارێک بیەوە گۆڕانکارێک لە ژیاندا دروستکە لە کۆمەڵگادا دروستکە ئێمە خەڵکی کوردستان خەڵکیشی بە ئومێد بووە ئێمە 100 ساڵە زیاد لە 100 ساڵە لە ناومێدی ئاژین چەندان کەس لە وڵاتی ئێمەیە بەداخی ئومێدەوە سەریان نایەوە بەڵام لە ڕاستیدا ئێمە کە ئەمە زبوونەمان دروست کردووە پێویستمان بەوەی تر هەمومان لە بەروبوومەکەی بخۆین بۆیە دەبێت جارێککە ئەڵێم دەبێت عاقڵەکان ئەوانشی کە خۆیان بەسەر کردو بە برا گەورەی ئەم وڵاتە ئەزانن ئەبێ جارێکی کە بێنەوە دەست بخەنەوە دەستی ئەم میلەتە چکە میلەتەوانی دروست کردووە ئەگەر میلەتەکەت لە دەستدا ئیتر هیچ نامێنێ ئێمە کرێ سەرکردەیەک لە دەست بین کاک بەختیار سەرکردەیەک لە دەست بین دروستە بێتەوە بەڵام کاتە میلەت نەما سەرکردەش نامێنێ بۆیە کاتێک سەرکردە هەیە کە میلەتی هەبێ بەداخەوە ئێمە خەریکە یعنی خەڵک ئاواتە خوازێ و کتۆڵی بچێت بە دوای سەرۆت و سامانە لە پاکستان و لە وڵاتان بگەڕێ نەوتەکەی من ئەگاتە هەموو دنیا بەڵام خۆم پێ خۆمدا نبین بڵێ ئەوەی تر وەرزی زستانێتە پێشەوەی ترە بێ تا هاوین بۆ لەبەر گەرما ئێسەی تر کە زستانەی ترە بێت تینی سەرمامان لێبێ بەداخەوە ئەم وڵاتە گرفتەکانی بەڵامی تر 2000 ئەبێ هەر بە ئومێد بین ئەبێ هەر بە دوای چارەسەر بگەڕین تاک سوچی هەیە لە بوونی ئەو گرفتانەی ئێستا لە کۆمەڵگەدا هەن لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی پەروەردە و خوێندنەوە ینی تاک سوچی چییە لەم کێشە و گرفتانەی کە ئێستا هاتوونەتە پێشەوە لەم کۆمەڵگایەدا هەن بەو شێوە زەقیە ڕاستی کەیفەما تەکوونی وەلا عەلەیکم بەشێک لە ئێمە بەشێک لە خەڵکی ئێمە خۆی ببوورەکە یڵم بەڕاستی لە ناخی هەرێکە لە ئێمەیە نەزعی دیکتاتۆری هەیە نەزعی حوبی مال هەیە نەزعی گەندەڵی هەیە
و نەزعی بەرژەوەندی خوازی هەیە لە ناخی هەموو کەسێکە ئەمانە گرفتیش بۆ یەکتر دەستکەیت بەس خۆم لە کێشیانەوە ئێمە یعنی بە سەراحەتی نێڵم بەبێ هیچ دافعێکی سیاسی و باگراوندێکی سیاسی ئەم قسەیەکەم هەر کەسێ سەبەبی کێشەی وڵاتەیە ئیتر خەڵک ئەبێ دەستی بچێشێتەوە ئیتر ئەبێ خەڵک بە ئاشتیانە تۆڵە لەو کەسانە بکاتەوە کە قوتیان بڕیوە کە ژیانیان خسۆت ئەم ناڕەحەتیەوە ناکرێ من ئەوانەی کە تووشی کە ئەم هەموو نەهامەتیان بەسەرهێناوم بەڕاستی ئێمە ئێستا کێشەی ئابووریمانە کاک بەختیار هەموو ئەڵێن کاکە پەرلەمانتار ئەڵێ کاکە گەندەڵی هەیە پارە لە وڵاتەیە هەیە نەوت ئەفرۆشرێ ڕازی بووین بە چارەکە موچە چارەکە موچەکە نێستا خەڵک بایکۆتەکە بۆ چارەکە موچە ئەڵێ ئەوەم بەرێ جاران ئەمەوەی موچەی تا ئێستا چارەکە موچەکەش نایە ئیت خۆی ئەمەیە ئەمە گرفتەکەیە خەڵک بەڵێ خەڵک بێدەنگە برادێک لە فەیسبووکان نووسی ئێمە کێشەی داراییمان نییە ئێمە کێشەی بێدەنگیمان هەیە یعنی ئێمە داوای مافی خۆمان ناکەین بەڕاستی باشە کێشەی بێدەنجیش بۆ خۆی گرفتێک نییە ینی تابی نەقاقامان هاتووە ینی تەواو ئێمەی وەکوێ کەوتوینە ناو پارچێک لە کۆنکرێتەوە ینی خسپیانی هیچ جوڵەیەکمان نەبێ بێدەنجی ئەوای لێکردوین ئێمە بەشێکمانەوە هاوارەکەین بەڵام کابرا گوێی گرتووە چاوی نوقانەوە ناچار خەڵک چیەکە اینجا بەردەهاوێت بۆیە خەڵک بەردەهاوێت خۆی ئەژینا ئەگەر سیاسەکەم عاقڵ بێت سێری کەناڵەکانی تەلەڤیزۆن کا بەداخەوان دێ لە سیاسەکانمان کاتێکە بوو بە شەو ئیتر کاتێکە وەختی هەواڵە و ڕاپۆرتە ئەواگەی لە دنیا نییە بەڕاستی لە شوێنێکە لەوانەی تەلەڤیزۆنیشی لێ نەبێ بەڵێ مەشغوڵە لەبەر ئەوە ئەو ئاگای لە گرفتی ئەم وڵاتە نییە تا بەیانی ئەو هۆشی نییە بانی ئەچێتەوە سەر هیچ کۆمەڵە ماستاوچی بە دەوریەوەن راپۆرتی هەڵەی بۆڕوا پێی یعنی نەو ئەمە گرفتەکانی وڵاتەیە نازانێ بژن خەڵک برسێ دەڵێ با بسکیت بخۆن بڵێ بێگومان هەڵە با بسکیت بخوا ئیتر ئاگای لەوە نییە کە وەکو ئەو خۆی پسپیتە خوا خۆی نەستەلا خوا وەکو کچی پاشا وەکو کوڕی پاشا بێگومان ئەمە گرفتە بەڕاستی ئەگەر مامۆستا بەختیار ئەم وەزعی ئەم وڵاتەکە تێکیش بچێ لە هەمومان تێکەچێ تەنها لە میلەت تێک ناچێ بەڵکو میلەت چەند ساڵە لە شوێنی خۆیەتی یعنی ئێمە چەندین کارەساتمان بەسەر هاتووە ئەوەی کە ڕای کردووە سەرکردە سیاسیەکان و میلەت لە شوێنی خۆی ماوەتەوە بەڵام ئەوانن جارێک کە دێنەوە سەر سفرەی میلەت ئێمەین خەڵکە ئەم سەرکردە سیاسیانی پێگەیانوە بێگومان مێژوش ڕەحم بە کەس ناکە کاتێکی سەخت لە وڵاتە تێپەڕێ سێ ڕۆژی تر جەژنە بەداخەوە جورئەتیان نەکرد دڵی ئەم میلەتە خۆش بکەن بەداخەوە کە خەڵک کاک بەختیار نامەوێت خەڵک ناومێت بێ بەڵام خەڵک لە خەفەتە ئاژی لە ناومێدی ئاژی چونکە عەدالەتی ئیجتیماعی نییە چونکە خەڵک هەمووی وەکو یەک ناژی ئەگە عەدالەتی هەر کاتی عەدالەتی ئیجتیماعیش دادگەری کۆمەڵاتی لە هەر مجتەمەعێک لە هەر کۆمەلگایەک دانەمە خێر و خۆشی چاوەڕ لێ ناکرێت بەرەکەت هەڵەگیرێ بەرەکەت نامێنێ چونکە ئەم ڕزقە بە ئەم ڕزقا هەمووانە کۆمەڵە قۆرخیان کردووە کۆمەڵە خۆرخی کردووە ئێمە بەڕاستی عەدالەتی ئیجتیماعیمان نییە ئێمە عەدالەتی قانونیشمان نییە کۆمەڵە خەڵک هەیە چۆن لە بەغا مناڵێک لەسەر دزینی 4 پاکەت کلێنس ساڵێک زیندانی کرا بەڵام کەسێک 4 ملیار دۆلاری دزیوە چەپڵەی بۆ لێدرێ ئەمەیە ئێمە نەعەدالەتیمان هەیە گرفتمان هەیە لە قانونە گرفتمان هەیە لە سیاستمانە گرفتمان هەیە لە پەرلەمانمان ئێمە هەموو گیانی وڵاتە گرفتە لە کارەبا و ئاوە بیگرە لە شەقامەوە تا خۆمان خۆشمان کێشەین بەڕاستی ئیتر بەس ئەوەیە بەڕاستی ئێمە پێویستمان بەسەرکردەیە کە پێویستمان بە کەسێک کە پێویستمان بە فریاد ڕزێکە خۆی گەورە نازانم بەسەرکردە خۆ لە ئاسمانەوە نایە خۆمان بیخڵقێنین خۆمان دروستیکەین ڕاستی یعنی ترە بێ ئەبێ لە ئاسمانەوە بۆ ئاسمانیش کات کاک دوکتۆر مەهدی دەبێ مرۆڤ تەسلیم بێت لە هیچ بارودۆخ و هیچ زروفێکی ژیان وای لێ بکە تەسلیم بێ بۆ واقعی کە سەپێردراوە بەسەریدا سەپاوە ڕوبەڕووی بۆتەوە یعنی لەو ساتەی کە ئەم واقعە هەیە دەبێ ناومێت ببێ دەبێ ناومێدی بخینچێنێ نابێ حەز بکە کە ئاسوەیەک هەیە حەزکە ئیتر ڕێگایەک هەیە دەبێت لێوە دەرچێ بەڵێ لە ڕاستیە ناومێدی نە لە ئەخلاقی کوردە و نە لە ئەخلاقی موسڵمانانیشە حەسەن بەنا ڕەحمەتی خوای لێ بێ قسەیەکی هەیە ئەڵێ مسلمانان مەویز مەبن ناومێد مەبن ناومێدی لە ئەخلاقی مسلمانان نییە ئەوەی
ئەوەی کە ئەمڕۆ واقع دوێنێ خەون بوو و ئەوەشی ئەمڕۆ خەونە سبێنێ دەبێ بە واقع جوانە بەڵێ بۆیە بەڕاستی ئێمە دەبێ خەونەکانمان لە کاتێک کە خەومان هەیت بەڵام ئیتر خەوەکانمان کاتێک خۆشە کە بێدار بینەوە کە کاتی هەڵەسینی تر لە واقع ئەم خەونانەمان بەرجەستە بکەین. ئێمە جوانترین وێنە جوانترین تابلۆ دروستکردنی پردێکە بەسەر ڕووباری ناومێدیە، یعنی پردیەکی ئومێد دروستکەی بەسەر ڕووبارێکە کە هەمووی ناومێدی و هیوابڕانە. دەبێ ئەندازیارێکمانەوێ ئەم پردەمان بۆ دروستکە. ئەم ئەندازیارە ئیترەمە ئەما بێتە فریاد ڕەسی خەڵک. ئەبێ ئەو ئەندازیارەش وەکو ئەبێ کوڕی ئەمی لە شێ ئەندازیارە هەبێ بەڵام ئێمە نەمان دۆزی بێتەوە یان لە شوێنی خۆی کار نەکە ئەندازیارە. من پێم وایە خەڵکی خەیرین وەکو خەڵکی دڵسۆس هەم لە حکوومەتە هەیە، هەم لە پەرلەمانە هەیە، هەم لە دەوائیر و فەرمانگەکانمانە هەیە. خێر لەم وڵاتە زۆرە، پیاوی چاک لەم وڵاتە زۆرە، خەڵکی دەستپاک لەم وڵاتە زۆرە، بەڵام لەوانەیە بە ڕۆڵی خۆی هەڵنەستابێ مؤسساتی نییە. ئەوەی کە پێی کرابێ کردوێتی نەهێشتۆ گەندەڵی بکرێ لە پارەی خۆی لە بودجەی خۆی لە جیرفانی خۆی یارمەتی خەڵکی داوە قسەی خێری کردووە، بەڵامی تر ئەمیش ناکرێ ناومێت ببێ. دەبێت سەبرمان هەبێت، دەبێت تەحملمان هەبێ لە ڕاستیدا تا ئەوەی پێمان بکرێ مامۆستا بەختیار بزانین ئەم خانووە قابلی ئەوەیە تعمیری بکەینەوە تعمیرەکەینەوەی کە زانیمان بەڕاستی بە عملەوە نایە تعمیری بکەینەوە ئیترە بێ شۆفڵێکی لێیت و لە ئەساسەوە دروستیکەیتەوە. زۆر باشە. معلومی بەڕێستانە کاک دکتۆر مەهدی ژیانی چینایەتی بۆ خۆی سروشتی ژیان وایە، ناکرێ هەموو کەس هەر لە یەک تەبەق هەموو کەس فەقیر بێ، هەموو کەس چینی مامناون بێ یان هەموو کەس چینی باڵا بێ. بەڵام ئەو طبقەتی ئێستا یان و چینایەتی ئێستا لای ئێمە لە کوردستاندا هەیە، پێدوانیە کە چینایەتێکی دروستکراوە بێزراوە، چینایەتێکە چینێک لەسەر حیسابی ئەوانی ترە. ینی ئەم چینایەتیە شتێکی ناسروشتی نییە ئێستا کە بەرەوچی ئێمە گرتووە. زۆر ناسروشتیە، زۆر ناتەبیعیە. یعنی مەژێکێک نێ لە گرفتەکان. ئێمە هەمومان زاکیرەمان هەیە و ئەو وەزعی کە تایە ژین تەمەنی 25 ساڵە لە دوای ڕاپەڕینەوە دەستی پێ کردووە. ئەو خەڵکانێک کە ئێمە خۆمان کە سوکارمان بوون و پێشمەرگە بوون و لە دەرەوە بوون و بەداخەوە هەندێکیان ئێستاش حاڵیان خراپە. پێشمەرگە ئەوەی کە شەڕی کردو، ئەوەی کە لە سەنگەرا بووە، ئەویش هاتە سەرجادە و بایکۆتی کردووتی داوای موچەی کرد. ئەوانەی ئێستاش ینی پێدارن، ئەوانە وەکو بڵێ شتێکیان پێدراوە بە زەوانەی کە پێیان نییە خەڵکێکی یاساین ئەڵێ ئەوانە خۆیان دێنەوە بە باوەش. بەڵێ ئەم طبقەیە زۆر کەمە بەداخەوە. یعنی ئێستا بۆ نمونە 4-5 کەس لەم وڵاتەیە، 4 کەس 5 کەس لەم وڵاتەیە سەروەتیان سامانیان لەسەر و 100 ملیار دۆلارەوەیە. باشە 100 ملیار دۆلار. باشە هەموو گەلی کورد، هەموو ملت، ئێستا هەموو خەڵکی سلێمانی هەموو پارێزگای هەولێر خەڵکەکەی ئەڵم بەم سێ پارێزگایە حەچی لە جیرفان و لە ماڵەکانمانە هەیە لە سێ پارێزگا 3 ملیار دۆلاری تیانە. بۆچی 4-5 کەس 100 ملیاری هەیە؟ باشە ئەم 4-5 کەسە کاتێک کە گەڕانەوە بۆ وڵاتە ئەم سەرۆت و سامانیان هەبوو. ئەی باشە کە تۆ ئەم سەرۆت و سامانەت لەم وڵاتە دەستکەوتووە، هی خێر و بێری ئەم وڵاتەیە. ئەگەر ئێمە ساڵی ئەگەر مانگی 500 ملیۆنیشمان بوێت، ئەزانی بەشی 200 مانگەکە، بەشی 20 ساڵ 15 ساڵمانەکات میلەتەکەمان بژێنین. جاتخوا ئەگەر وەکو حاتەمی تایی ئەبێ ئەسپەکەمان سەربڕین بۆی نانی خەڵک بین، ئەو کاتە ئەبین بە حاتەمی تایی، ئەو کاتە مێژوو ناومانە نووسێ. خۆ من مهم نی مەسەرە تەلەڤیزۆن دانیشتم قسەی زل بکەم، خەڵک بێت ئارایشتم کا لەبەرەوەی دەسەڵاتم هەیە. ئەی مێژوو چی لەیەکەی سبێنێ هەروەکو سەرکردەکانی کە خەڵک چی بە نووری سەعید دەڵێت، خەڵک چی بە مەلیک فەیسەڵ و چی بە سەدام حوسێن و چی بە قەزافی و چی بە چیڵێ، سبێنێ بۆ ئەمانی شەروان مێژووە نووسێتەوە. ئەوەی چاکی کرد بێ چاک، ئەوەی خراپی کرد بێ گومان خراپی بۆتێتەوە. دوای لەوانەیەندیشیان لە قەبرەکانیشە بیانێن نەدەرەوە، تۆڵەیان لێ بکەنەوە. هەندێک سەرکردەی سیاسیە من دڵنیا بە پێدەڵم بەداخەوە کە ئێمە گرفتەکانمان ئابووری سیاسی هەمووی تێکەڵاو بووە. لە گۆڕی شابێ لە قبری شابێ دادگایی ئەکرێن و ئەو سەرۆت و سامانەی کە بە گەندەڵی کۆیان کردوەوە دڵنیا بن ڕۆژێک ئەگەڕێتەوە بۆ جیرفانی ئەم میلەتە. بەڵام بە ئیرادە بەویست
بە چالاکی مەدەنی بە هەوڵ و تێکۆشان بە ماندوو نەبوون بێگومان وەکو چۆن قوتابیەک کە ئومێدێکی هەیە ئومێدێکی هەیە ئەوێ دەرچێ ئەوێ ئومێدە بەڕاستی ئێمە وا لە قوتابیەکە کات کە شەون و خۆنی بکە ئومێدە کەوا لە نەخۆشێکە کات شروبێکی تاڵ بخواتەوە ئومێدە کە نەخۆشێک ئامادەیە بچێتە بەردەمی نەشتەرگەری و سکی هەڵبدڕن لەبەرەوەی ئومێدی چاکبوونەوەی هەیە ئێمەش دەبێت تەحملی ئەم ساردی و گەرمێ بکەین بە هومێدی ئەوەی چاک ببینەوە بە ئومێدی ئەوەی خوا شیفامان بدە بە ئومێدی ئەوەی زانکۆتەوە بکەین بە ئومێدی ئەوەی عەلەمی کوردستان ببینین لە نەتەوە یەکگرتووەکان پشەکێتەوە ئێمەش ئەمانەوێت کورد دەوڵەت بێ ئەمانەوێت دەوڵەتداری بکەین بەڵام دەوڵەتداری بە شیعار و بە دروشم نابێ قسێکی جوانەیە دەڵێ وازارەی نەمکوژە بەهێزترم دەکا هەوڵدان بۆ سەرکەوتن بەسەر گرفتەکاندا هەوڵدان هەڵبەت ینی لە هەموو لایەنەکە لە ڕووی معنەوێتەوە لە ڕووی کرداریەوە ینی لە هەموو ڕووەکانەوە مرۆڤ بەهێز ناکە ناومێدی یەکسانە بە مردن ئینسان هەرگیز نابێت ناومێدی بێت بەڵێ ناومێدی بەڕاستی سەرەتای مردنە ئەوە هیچ کەس نابێت ناومێد ببێت بەڵام دەبێت ئێمە ئەم شکستانەمان ئەم نوشستانەمان سوار ئەو سوارنی کورد دەڵێ چی کاک بەختیار ئەڵێ نابێ بە سوار یان گرنگ نییە بکەوی گرنگ نییە نەکەوی گرنگەوەی کە کەوتی هەڵبستیتەوە ئێمە ئێستا ئەگەر کەوتی بین گرنگەوەیە بزانین چۆن هەڵستینەوە بیانی دەست بدەینە دەستی یەک هەمومان دەستی یەکتر بگرین چونکە دیسانەوە ئێڵێم ناومێدی بریتێ لە چاوەڕوانکردنی مردن ئەو کەسەی کە ناومێدا هەموو ڕۆژێک و هەموو ساتێک و هەموو لەحزەیە گەمرێ بەڵام ئێمە وەکو میلەتی کورد وەکو گەنجەکانمان وەکو پیاوی و پیاو باشەکانمان وەکو خێرخوازەکانمان وەکو مامۆستایانمان ئومێدمان لە دەست نەداوە هێشتا دەتوانین چاکسازی بکەین هێشتا دەتوانین وڵاتمان ئاوادانکەینەوە بە عەدالەت بە دادپەروەری ئەم سەرۆت و سامانەی کە لەم وڵاتە عەفوو بەشی هەمومانەکە زۆر بەزیادەوە بەشی ئەوانیشەکە تکایە بەشی خۆتان بخۆن بەڵام کەمێکیش بەشیە میلەتە بدەن کاک دکتۆر جیاوازی ڕوانینی مرۆڤەکان بۆ گرفتەکان ئەمەش خۆی لە خۆیدا هەوڵێک نییە بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ گرفتەکانی بەردەمی کەسێک ئەوانەی کە نازانم قسەکە هیچی ئەڵێ کەسێکی ڕەشبین کاتێک کە سەیری گوڵێکەکە ئەڵێ ئەم گوڵە دەرچی پێوەیە ئیتر دەستی بۆ نابە بەڵام کەسی گەشببین ئەڵێ لەسەر ئەم دڕکانە گوڵێک هەیە یعنی دەبێت بەڕاستی جوان ببینی جوان بیر بکەیتەوە هەر وەکو سەرەتا پاسم کرد کاتە سەیری پەرداخە ئاوەکەکەی ئەبێ بە گەشببینی و بڵێ وەڵاهی شکر نیوەی تا نیوەی ئاویتیایە نەکو بڵێ وەڵاهی نیوەی بەتاڵە ئێمە دەبێ هێشتا ئێمە 23 ساعات 20 ساعات کارەبامان هەیە بەس نییە 3-4 ڕۆژ جارێک ئاو هەیە نابێ بڵین وەڵا 3 ڕۆژ ئاو نیە دەبێ بڵین 3 ڕۆژ ئاو هەیە کارەبا ئەبێ بڵین 18 ساعات بەڵام بەردەوامیش ئەگەر ئەمە ڕوانینێکی اقتصادیانە بۆ بڕوانی بەڵام مرۆڤ لە هەموو ساتوکو لە هەموو بارزروف و سەردەمێشیدا لە هەموو قۆناغەکانی حیاتدا بەردەوام هەوڵی باشترکردنی گوزەرانەدا بەردەوام هەوڵی باشترکردنی ژیانەدا طبعاً لە هەموو سێکتەرەکان لە هەموو ڕۆکانەوە بێگومان وایە ئینسان ئاخرە گەروانە بین پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم من استوى يومه فهو مغبون هەر کەسێ دوو ڕۆژی وەکو یەک وابێ کەسێکی زیاد یعنی ئێمە بەداخەوە ئێمە گەر بەم حسابە بێت ئێمە بەڕاستی زیادین لە ژیان یعنی ئێمە گەڕاوینەتەوە بۆ دواوە مەبەستمەوەی ئەم دۆخی هەیە ناتێتە چوارچەوەی قەنەعاتکردنەوە ناچێتە چوارچەوەی سەبرگرتنەوە هەرگیز دروست کراوە بەڵێ ئەمە دروست کراوە هەرگیز ئێمە نابێ قەنەعەتمان بەوە بێکەم ئەم بارودۆخە خوا بەسەری هێناوین ئەم بارودۆخە مەبەستم کاڵم خوا بەسەری هێناوین لەبەر هەڵەی خۆمانە چونکە قوتابیەک ئەگەر سعی بکە 90 ئەهێنێ ئەگەر 6 ساعت سعی بکە 60 ئەهێنێ ئەگەر سعینەکە ڕاسب ئەبێ ئێمە ئەبێ بڕیاردەین ئەم گرفتانەمان چەندە گرفتمان هەبێ لە 90 گرفتمان هەبێ یاخود لە 10 گرفتمان هەبێ و 90 بریتی بێت لە خزمەت گوزاری و چاکسازی لە وڵاتەیە ئەمە قەنەعەتی مرۆڤەکانە بێگومان هاوڕێکم لە فەیسبوک پۆستێکی کردبوو دڵێ ئێمە ینی بەهۆی دەسەڵاتی ئەم دەسەڵاتدارانەوە
ئێستا ئینتەرنێت خەریکە بەردەوام تۆڕی ئینتەرنێت و ئەوانە کاک دکتۆر بەردەوام بەهێزتری دەکەن بۆەوەی تۆ بەردەوام لەسەر هێڵ بمێنیتەوە بەردەوام پەیوەندیت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەبێ هەمومان تاوەکو سەعات 2-3 شەو خەریکین دوایی بەشە چالاکەکەی ڕۆژ کە شەو پێویستەوە ئیسراحەت بێ ئێمە تێیدا دەمانەوێت دانیشتوین ینی سەیری ئامێرێک دەکەین بەڵام ئەوەی تری خەڵک هەمووی نووسووە ئیتر ئەگەر مرۆڤیش بەم حەدەنووست چاوەڕوانی گۆڕانکاری بەڕاستی لاواز نابێ خۆی مامۆستا بەختیار بەڕاستی من نەک من زۆربەی عولەمای سیاست مەدارەکان زانایانی باری کۆمەڵانسی ئەوەی کە سێری واقعیژەکەی مەرج نییە هەموو خەڵکی ئەم وڵاتە لە ڕسمکردنی وێنا و سیاسەتی ئەم وڵاتەیە بەشدار بێ یعنی مەرج نییە بەڕاستی ئێمە دنیا هەموو دنیا وایە نخبەیەکی سیاسی یعنی ئێستا وڵاتیی وەکو ئەمریکا 2000 کەسی بابڕێەوە مەبەستم چی ینی تۆ خۆتۆ بڵێ یعنی دایرەیەک مدیرێکی هەیە بەڵام ئەم مدیرە شەریفە یعنی ئەم وڵاتە پێویستی بە ئەنجومەنێکی وەزیرانە کە لە 15 کەس پێک هاتبێ و هەمووی شەریف بێ هەمووی ئەمین بێ ئێمە یعنی بەڕاستی ئێمە بۆیە پەرلەمانمان هەیە و دەنگمان ناو بە پەرلەمانتارەکانمان کە ئەوان لە بری ئێمە شەڕ بکەن بەداخەوە یعنی ئێستا لەم وڵاتە تەحەداکەم 5-6 پەرلەمانتارەیە لە 100 پەرلەمانتار قسە بکا بێت یعنی ئەوەی تر لەکوێن واللهی زۆر عیبە بۆ پەرلەمانتار من زۆر متابعی ڕاگەیاندنەکانەکەم باوەڕکە هەمومان نەزانی ناوی پەرلەمانتارانەمان لەبەرە دە پەرلەمانتاریەتە ڕاگەیاندن قساکە 1 ساڵە موچەی بەلاش وەرەگرێ 1 ساڵ ئاگەی لەم دنیاە نییە 1 ساڵ ئاگەی لە کاکە پەرلەمانتارە حەسانەی هەیە ئەتوانێت قسە بکە ئەتوانێت چالاکی بکە ئەتوانێت بە دوای دیکۆمنتا بگەڕێت کاک دکتۆر شتێکی تر ینی ئەوروپیەکان قسەکەم ئەمە بوو عفو یعنی کەواتەم شەڕە بۆم خەڵکە بیکە من ناڵێم ئەجامیش لەسەر شەڕە قسە دەکەم دەڵێ ئەوروپیەکان دەڵێ ئێمە پەرلەمان هەڵدەبژێرین بۆی لەوێ جاری وایە شەڕە بۆ کەس بکەن ئەتیادی لەناو هۆڵی پەرلەماندا جاری وا هەیە دەنگ بەسەر یەکا بەرزکەنەوە جاری وایە دەبعاو بگرنەیەک بەڵام ئەمان شەڕ بکەن بە نوێنەرایەتی شەڕێک بکەن لە پێناوی چەسپاندنی یاسا باشترە شەریفترە لەوەی ئەگەر ئەوان نەمان و پەرلەمان پەکخرا 2000 شەڕ دێتەوە سەر جادەکە بێ چارەسەری گەورەیەم دۆخە بایمە قسەی سیاسیەکان نەکەین بەڵام چارەسەری گەورەیە وڵاتە ئەوەیە ئەبێ لە پەرلەمانەوە دەست پێ بکەینەوە بەڕاستی بە پەرلەمان کارە بێ ئەبێ سەرۆکایەتیشی هەرێمی شەرعیمان هەبێ ئەبێ سەرۆکایەتی حکوومەتی شەرعیمان هەبێ ئەبێ هەموو مؤسسەکانمان شەرعی بن بۆچی چونکە بەڕاستی ئێستا من ئەگەر لە شوێنێک بم حتا ئیمامی مزگەوتێک کاتی گەڵین ئەگەر مەمومەکانی پێ ڕازی نەبن مامۆستا بەختیار نابێ بچێتە ئومین بەر گونجاو نیە لە پێشەوە بێ یعنی ئەمە دین وهاڵێ بەڕاستی ئەگەر کەسێک کاک بەختیار تۆ بە من ڕازی نەبێ بێمە ئەم بەرنامەیە هەرگیز نایم مەبەستم تۆش هەروە منیش بێتاقەتم لەگەڵ ئەم وڵاتەوە ئەم دنیا وایە من تعجوبەکەم یعنی بەداخەوە خۆستە هێشتا هێندە خەڵکی ماستاوچیەیە کە مەسوولە بینێ ڕسمی لەگەڵ ئاگرێ بەڵام وای لێ هاتوو ئێستا خەڵک کاتێکی لە تەلەڤیزۆنەکانی ئەمبینیان گۆڕێ بەڵام ڕۆژێ بۆ ئەم بەرپرسانەیەمە کاتی هاتنەوە چەپڵەمان بۆ لەیان خستمانە سەر شانمان بەڵام ئەی ئێستا تخوا لە بەرپرسەکانە پرسم بەگەر هاتنە سەر شانمان بەڵێ بالفعل ئێمە خۆمان فێرمانکردن کە بێنە سەر شانمان بەڕێز دکتۆر مەهدی قادر مامۆستای پەیمانگای زانستە ئیسلامیەکان سەمان زۆر بوو بیکەین بەڵام هەرەوەندە دەرفەت بوو لە تەورەی ئەمڕۆی بەرنامەی باس و خواست گرفتەکانی بەردەم خەڵک لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ تۆی بەڕێز و عزیز بینەرانی عزیز و خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئەم ساتە یاوەرمان بوون بەخوای گەورەتان دەسپێرین کاتێکی خۆش دەست خۆش دکتۆر